ئێستا بابەتایە گەنجانە زۆر دروستەکەن بابەتێکی مۆدرنە ئێستا بەتەمانانمان هەیە ئەوانە شێوەیە جوایازە لەگەر ئەمە ئەوەی ترمانەیە ئەوە کراسیە کراسی لە ژێرۆ لەبەر ناکرێت ئەمە کراس لەگەر لێبەر دەکرێت هەر یەکە و نفسی ئەوە شێیە ئەوە سادەیە ئەو سادەیە ئێستا خواستی گەنجانی زۆر لەسەرە ئێمە کاتێک کە گەنج دێ جلی کوردی دەکا زۆر پێ دڵخۆشین چکە کەرتورێکە بۆنەوەی داهاتوو دەمێنێتەوە هەم بازاری مەش یعنی دڵمان پێخۆش دەبی بازارەکە دەکرێتەوە هەم ئەگەر بۆ بۆنەیەکیش بێ یعنی نەورۆز بێ یان بۆ جەژن بێ نەوە بە دوایینەوە دەمێنێتەوە جلی کوردی دڵمان پێخۆش دەبی پێشانەکە دوو لایە کاری دوو هونەرمەندە کارەکانی من درەجە پێدەری ڕێبازی تعبیر تەجریدیەکەیە کە خۆم بەردەوامم لەسەری ئەمڕۆ کارەکان هەمووی کاری نوێن نمایش نەکراون پێشتر هەر یەک لەو تابلوانی کە نمایش کراوە لێرە هەڵگری چیرۆکێکن ئەو چیرۆکانە لەلای منە بەڵام من دەمەوێت گوێ لە بینەران بگرم ئەو چیرۆکانی ئەوان لەسەر تابلۆکان چییە؟ پێشانگەکەمان کردووە نزیکە 35 تابلۆیە بە قەبارەی جیاواز و بە قەبار ئەوە 10 تابلۆی هەن منە و 25 تابلۆی مامۆستا محەممەدە ئەمە ناوڕۆکی تابلۆکانە هەموو مرۆڤە لەسەر ژیانی مرۆڤ لەسەر فکرەی ئەوە چی لەسەر مرۆڤە دێت Мы наконец-то дождались в Москве первого снега. Очень много людей, все гуляют, лепят снеговиков. В общем, я надеюсь, что запоздавшая зима к нам пришла надолго, и мы насладимся в полной мере всеми новогодними забавами. My first impression in Moscow was that, first of all, the snow. In my country, we don't have snow. So the first time I saw, I was so impressed, and I love it so much. But it's too cold for me. Our winter in my country is like plus 10. So here in Moscow, it's like minus 10 or something. So it's so cold, but it's so beautiful. I love how snow can see with the trees and the lake and all. I like it so much.